لە درێژەی هەڵمەتی بانگشەی هەڵبژاردن بە سەرپەرشتی هەڤاڵ ئاراز محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی بەرپرسی مەڵبەندی چوارەی دهۆک و بە ئامادەبوونی ئیمان ئامێدی ئەندامی سەرکردایەتی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری بەردەڕەش هەڤاڵانی مەڵبەند سەردانی چەندین ماڵبات و کەسایەتی و بنەماڵەی شەهیدان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد لە سنووری کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش. هەڤاڵ ئاراز محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئاماژە بەوە دەکات بۆ سەرخستنی کاندیدەکانمان پێویستە هەڤاڵان دەرگا بە دەرگا بڕۆن بە شێوەیەی گروپات کادرانمان بگەڕێن لە ناو جەماوەری یەکێتی بەسەریان بکەنەوە. وەکو نیشتیمانی کوردستان ئەو دەبەرە کاریگەرێکی زۆری هەیە و پێگەی نیشتیمانی کوردستان ئەو دەبەرە بە مامبرایی مەمڕۆ سەردانی دیوەخانی مامبراییمان کردووە کەسایەتێکی دیاری دەبەرەکەمانە و هەمیشە پشت و پەنای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەم جارەش لەگەڵ خات و ئیمان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بازنەی سێم کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان دڵنیان مامبرایی وەکو کەسایەتی و تەواوی خزمانی گوندەکە و دەوروبەری پشتیوانیی گەورەی لیستی هاوپەیمانی کوردستان و خات و ئیمان دەکەن. ئێمە سوپاسیان دەکەین ئەمڕۆ پێشوازێکی گەرمیان لێکردین لە یەکەم وێزگەمان لە بانگەشەی هەڵبژاردن پێشوازێکی گەرمەوە بە ڕوحیەتێکی دڵسۆزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی سەرۆک مامزەلال و پشتیوانی بۆ لیستی هاوپەیمانی کوردستان ئومێد دەکەین ئەم جارە ئەم لیستە سەرکەوتنی گەورە بێنێ و لە مەنتیقەکەش دڵنیام زۆرترین دەنگی لیستی هاوپەیمانی کوردستان و خات و ئیمان دەبێ و ما دووبارە سوپاسیان دەکەین. ئیمان عەبدەڕەزاق کاندیدی ژمارە 26 لە بازنەی سێدا باز لە گرنگی لیستی هاوپەیمانی کوردستانی کردو و بەڵێنی بە خەڵکی ناوچەکەیدا کە ئەو بەردەوام دەبێت لە خزمەتکردنی ناوچەکە. ئەف بازنە دئۆکرێ و بەردەڕەش و شێخۆن پێک تێتن و ئەوژی زۆربەی دەڤەرەکەەوە گوندە نیشینیە ئەمێت بینین پێتر کێمتەرخەمی هاتیەکردن ڕێکۆ ئۆڤ و کەهرابۆ و ڕێک و بۆنۆدۆ هەرچەندە ئەڤ ئەمە هات نوچونێت کە ئەمێ بچۆبێ خود بینی و کێمتەرخەمی بۆنی هاتیەکردن خزمەتۆ پێتڤی بوو گوندۆنە هاتیەکردن ئەم بشن ئیشڵەت دۆهاتی دەکو ئەم بشن پێتر نۆکوک بین و بەڕاوانیە ژمۆفێ خەڵکی وی بازنەی بکەین. بەشێکی زۆر لە دانیشتوانی سنووری قەزای بەردەڕەش پاڵپشتی خۆیان بۆ لیستی هاوپەیمانی کوردستان دووپات دەکەنەوە بە جۆش و خۆڕۆشەوە لە ڕۆژی دەنگدان دەستنە سەر سوندقەکان دەنگ دەدەن بە لیستی هاوپەیمانی کوردستان. بەخێر بێن سەر چاوامی کاکە ئاراز بەخۆ پەرجەمی حاسە بەخێر بێ سەر سەرێنی سەر چاوامی یاخوا بەخێر بێن. ئێوە چۆن پشتیوانی لیستی وەڵای پشتیوانی نواکرد و دێشکەشین هەتای ساخین بەبێ ساخسیری پشتوانی ڕێباسی مامزەلال و ئیچەتی دەکەین هەتا ماینە ئیشەڵا هەتا ئاخلستە تاوایمەکەن ئیشەڵا پشتی مامزەلال بەرنادەین و ڕێباسی مامزەلال بەرنادەین ئیشەڵا لە ڕۆژی دەنگدان لە هەموو کەس مهمترین ئیشەڵا زۆرتریشین ئیشەڵا و دەنگێکی باشیش دەدەین و بە حەول و قەوەتی خوای لە هەموو ساڵێ باشتر دەدەین لە هەموو جارێ. چین و توێژەکانی قەزای بەردەڕەش و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پشتیوانی خۆیان دووپات کردەوە بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان و ئیمان عەبدەڕەزاق کاندیدی ژمارە 26 لە بازنەی سێ کە هەر سێ قەزای ئاکرێ و بەردەڕەش و شێخان بەخۆی دەگرێت. محەممەد جەلیل کەناڵی بادینان گوندی کێڵێ بزمیری لە سنووری نەحەی ڕۆڤیا.